سڵاتان لە بیازان خۆشەویستان بەخێر بنەوە لە ڤیدیۆ نوێی نرخەکانی مانگ لە مانجی 12 گەڕاینەوە لاتان بە ڤیدیۆ نرخەکان ئێستاش لە پێشانگە فەیسەڵ دوونێ لەگەڵ کاکە حەموودی لێرانە نرخی یاریەکان دەپرسین سەرەتا. باش کاکە حەموودی سەلام سوپاس دەکەم. 18000 ئەساسین 18 و 15 لە 15 هەتا 35 بەری هەم بەشەکان ئەو بەش نوێش بەری ئەو بە 15 نوێ کە کەپسەکان 18000 دەیمێر 35 ڕزنیڤڵەکان 15 20 25 ئەم چارتەکەش 15000 دوومەکە بە 15 وەرفشتانیش 15 ئەو کەپسە بە 6000 بەێ گاڵفۆڕەکان بە چەندە؟ دۆلڤار 65,000 ئیپلەی 5 ئیپلەی 4 هەبی ئەویش هەرە دەورەیە ئەوکانیتکە بە 15 هەردوو بە 15 بەێ 15 ساوەرسەکە ئەو بەشە بە 30 دوو بەشە لە ناو یەکسیدی ئەویتکە بە 10,000 بەتەل فرۆنت یەک 15,000 باڵاوەکان 15 و 10 بۆردەرلاندش بە 15,000 ڕیمبۆ بە 5 گۆستڕکۆنەکان 15,000 هەردووک سنایپەر 15 بە 20 تایتنفۆڵ 10,000 دیڤژنەکان 5,000 و 10,000 باشی یەکەم و دووە بەتەلفێلەکان 10 و 15 مێترۆیەکان بە چەندە؟ 20 و 25 پەبجیەکە پەبجیەکە 5,000 دەسترانی 18 فارکرایەکانش هەمووی لەسەر 15 کۆڵ ئۆف دیوتیش لە 10,000 هەتا 25,000 ئەو بە 15 کۆڵدوارەکە بە 25 زۆر باشە. لێرانە جیتیە بە چەندیان؟ 15 کرو 15,000 یەکەکە بە 5,000 سۆم کالیبەر 10,000 مۆرتاڵکەم بادی ئاڵسە ئەوە کەپسە بە 35,000 دوو سیدەکەیە ئەڵتیمەیتە بەری باتڵ زۆن بە چەندیان؟ ئەوەی VRە بە 10,000 NBA یەکان بە چەندە؟ ئەو 5 ئەو 2015 نوێیەکان نییە؟ نوێیەکان ناوێنی سیمولێتەرەکان بە چەندە؟ 35,000 بەگشتی؟ نانە بەس پاس سلمەیتەرەکە ئەوەکانیتکە لەسە 15 و 20 زۆر باشە. لێرانە هۆرایزن 5,000 بەێ بیان تو سۆڵ 15,000 دشیۆنەرەکان 10 و 15 ڕێدێت 25,000 مافیایەکە هەیە بە 18 فۆرهۆنەرەکان بە 15 زۆر باشە. دراسی بۆ 20,000 20,000 بەێ تۆم رایدەریش بە 15 سکایرم بە 25 زۆر باشە. لێرانە یاریەکانمان پرسی لێگۆیەکانیش باپرسین لێگۆیەکان سەریان لیگۆیەکان بە 15 هەتا 25 بەێ دراگۆ ئینجستس بە 20,000 وان پیسەکانیش بە 25,000 هەتا 35 دراگن بۆڵەکانش لە 20 هەتا 25 ناڕۆتۆیەکانش بە 20 هەتا 30 لێرانە کۆنسڵەکان دەستی دووەکان دەپرسین پێسۆڕ بە چەندیە؟ 290,000 سلیمەکە پڕۆیەکە بە 350 فاتەکە بە 225,000 هەمووی ئەوروپی نەکراوە وانەکان بە 200,000 ئەویش نەکراوە ئەوروپی مستعمەلی عێرەبی هەیە هەرزانترە بە 180,000 ئەو ڕەنگانە بە چەندینە؟ ئەوانە 280,000 یەک تێرایە دیشن زۆر چاکە. پێسپۆرت پڕۆتەیە؟ پڕۆ بەری بە چەندیە؟ 350,000 350,000 وانی فات 150,000 بەری لە بۆ 1X 300,000 بەری زۆر باشە. ئەو دەستکانە ئێستا مستعمەلی دۆهاتی دشمشتی تایبەت ساریان چەندە تیجاری بە 10,000 ئەسلی بە 35,000 دەستی ئەکسبۆکس وانیش بە 40,000 45,000 ئەسلی هەموو ئەوروپی دەنگە 360,000 تقریبا. PS5 دەستی بە چەندیە؟ دەستی دوو 6,000 دەستکی وەنیژەیە نوێ بە 25,000 ئەو PS5 بە چەندیە؟ 550 ئێستا ژە پێشانگەی محەممەدین لێرانە سەری سوکانەکان وەروە کورسەکانش دەپرسین. ئەو سوکانانە
بيكسينا دو فروني و صوت بين زاجا 105 زاجا قاعدة قاعدة باشتا زاجا قاعدة فينو صد او عندك اشترك قوي فينو صد فينو بس كان يجبر $100 يا $100 باشا اللي انا كرسي كان بس كان غير عامل $100 بس الصورة وكاسكان $105 الصورة وكسكان السطو $5 او يا اخي شيء او يا دوب بلوتوث سماعين وهي أخيرا بلوتوث والسماعة RGB شاید سرداری همون گلوبا پیدا بیتن بس $180 بله بابين السر كونسولا كان konusunda Xbox One fark var ya. Avrupa'nın naklava ba satu şes zayya bas da çibiladi bewa. وهذه سليم Slim Avrupa sesa zayla. Khavin look. $600 Bal. PS4 ونيا Bal PS4 Slim. PS4. هذه 1S One S pensati ba 200 zayla. Yaktirar şey ba 200 zayla. 260 Bas naklava Avrupa. اختيارات 906 Avrupa ba satu 200 zayla مستعملية إلى شيء ba not 200 zayla. زور باشا هذه PS5 PS5 مستعمل أو أمريكية با $500 ya. $500 أمريكي. سيريس اس $200 بالبيت. سيريس اكس إكسكا $505. $505 بس تخرج راينا اللي ران لقى كاكا داني سعري يعني كان لا شنميو دس بدكين شنميو سيكا بتسنى با 20000 کاکسمان زور باشا هذه كدوكي یکودوکا 20000 هر ویچارکا 15 The Last of Us دلازوواس 15000 Avengers Avenger 30000 Minecraft ماینکرافت 25000 Dungeon كيا اه Minecraft احتيادي اوش 250 Need for Speed Heat 20000 Little Nightmare او 25000 دو دوكي تي والله مرة بعد اكسا بتسنى 15000 فازا زار DMC Devil May Cry او 20000 Metal Gear Phantom Pain 15000 Spider-Man سپایدرمان 20000 Miles Morales مایلز مورالز 30000 نیتمام Hitman دوكا اتمان دوکا 15 Tomb Raider كا 15000 Prey پری 15 Mass Effect Andromeda اوش 15 فازا زار انتم 15 Uncharted Lost Legacy 15000 Sherlock Holmes شارک هولمسکا 20000 Resident Evil حق 15000 Watch Dogs 2 وش دوکس دو با 15000 Far Cry كا ما قشتي فارکرایکان 15 تا 20 فازا تابي بله لبو Death Stranding كي دسترانگەکە 15 فازا زار Wolfenstein دۆلفنشتینەکە ئەو بە 15 Assassin's Creed كان بتسنى ئەساس کریدەکان 15 نە زۆربیان بەس ڤالهالایەکە 25000 بەڵێ Until Dawn ئەنتل داون 15 Hunt هاند 25000 بەڵێ توپانية كان في كان بتسنى فەکان قەدیمەکان 5000 21مان بە 15 22 بە 30000 23یەکەش بە 6000 بەڵێ بس PS4 هي PS4 هەیە بەڵێ PS5 PS5 10000 گرانترە بە 70000 ئەو 23 بەڵێ دەستچی کۆپیەکان بە 20000 PS4 بەڵێ دەستچی PlayStation 5 کە $6 ئەو پاتریانەی سریەسی ئەو بیلادیە بە 25 ئەوانەشمان هەیە زۆر باشن بە 15000 شاحني خوشي لغيره بەڵێ لبو ماوس كيبورد ماوسەکان ماوسانە ئەو بە 20000 ئەوەمانەیە بە 10000 و ئەو لیدانەشمانە ئێستا لیدانە ئیسەخفیە بە 15000 ماوسپادی بە گڵۆپیشمانەیە ماوسپادی گڵۆپەکان گچکەکان 15 گەورەکان 20000 بەڵێ ئەوە سێتانەمانەیە HP شتێکی زۆر باشە بە 20000 بەڵێ استاني PS5 بتسنى ئەو 20000 ستاندەکەی فایفی بەڵێ CD هي ورادش بەڵێ چارجش دەکاتەوە دەست بەڕێزی کاکسمان ئێستاش لای کاکە جارین لێرانە باش چاوەکەم سپاس دراگۆن هێژەکە بچەندە Dragon Age'e 15000. 15000 باتڵەکە Battlefield 15. موردر Mordor 15. شادۆ موردر Shadow of Mordor ایش 15. دارک سۆڵ سێەکە Dark Souls 18. هەژدا دووەکەتان هەیە دووەکەی مان نییە.
وڵەکان شەشەکەتان هەیە وەزن دیڤڵی 6 بە 15 هەفتەکە هەفتەکە ئەویش 15 15,000 بەڵێ باتلفیلد 2042 2022 PS5 25,000 25,000 باتلفیلد 5 باتلفیلد 5 15 سنایپەر ئیلیت 4 سنایپەر 15 فیفا 22 فیفا 22 پلی 5 30,000 30,000 پلی چارەکەش تقریبان هەمان نرخە بەس عەرەبیەکەی 5,000 فەرقی هەیە گرانترە و 23تان هەیە 23مان نییە بەس نوێی هەیە ساری چەندە 50 دلار 50 دلار بەڵێ هێسێتەکان ساریان چەندە ئێسێتەکانمان کەی 20 بە 20,000 کەی 90ەکان بە چەندە کەی 90ەکانم ئەوانیش هەر بە 20 کەی 8 بە 15 زۆر باشە دەستکە تیزارەکان بە چەندێ دەستی تیزاری PS4 بە 20,000 20,000 هی پلیستیشن 3شمان هەیە بە 8,000 پلیستیشن 3 بە 8,000 بە 8,000 هی 360شمان هەیە بە وایەر و بێوایە بۆ وارەکە بە چەندێ بە وایەرەکە بە 25,000 عەفو بێوایەرەکە بە 25,000 بە وایەرەکە بە 10,000 زۆر باشە دەستی ئەسلیتان هەیە PS4 دەستی PS4 بەس مستعملی هەیە ئەوروپی مستعملی ئەوروپی ئەسلی مەلی ئەوروپی ئەسلی بە 35,000 35,000 بەڵێ PS4 ساری ئەوڕۆی چەندە PS4 سلیمەکەی بە 300,000 فاتەکەشی بە 200,000 زۆر باشە PS5 PS5 بە 680 دلار 680 دلار دەستی دوی نییە دەستی دوی تقریبان بە 550 5 وەرەقە و 50 دلار زۆر باشە سیریەس ئێس بە چەندێ سیریەس ئێس بە 240 دلاری 230 دلار بەڵێ دەستی دوی نییە دەستی دووشی هەیە بە 200 دلار هەتا 210 دلار لەو بینێ زۆر باش نەخێ دەست خۆش بێت لە خزمەت داینەکە